لاورێز هاوڕێیان بابەتێک لەسەر پەیوەندیەکانی پارتی و ئێران یان ئێران و پارتی بوتان بە کورتی باز دەکەم کە لە چ قۆناغێکدایە و لە چ ئاستێکدایە. پێش ئەوەی بچمە ئەو بابەتە حەزەکەم باسی ئەوە بکەم کە هەمومان لە چای خۆمان دەبینین پێگەی پارتی و مەسعود بارزانی و حزبەکەی و حکومەتەکەی هەم لە هەرێمی کوردستان لەناو خەڵکە زۆر لاواز بووە، جێگای متمانە نییە، هەروەها لە عێراقیش و دەوروبەریش کە پێگەیەکی زۆر لاوازە بوویتە مایەی ئەوەی کە خەڵک ئیتر دەیەوێ خۆی نەجاتدا لەم حکومەتە لەم دەسەڵاتە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان و مەسعود بارزانی و کوڕەکەی. هاوڕێیان، پەیوەندیەکانی بنەماڵەی بارزانی لەگەڵ ئێران پەیوەندی زۆر مێژووی کۆنن لە کاتی مەڵە مستەفاوە بگرێت کە لەگەڵ شاهی ئێران بوو. دوای ئەوە کە خۆمەینی هاتە سەر حکوم لە ئێران، مەسعود بارزانی مەوجەکەی گۆڕی لە نوکەراتی بوو شاهی ئێران بۆ نوکەراتی بوو شۆڕەشی ئیسلامی یان جمهوری ئیسلامی ئێران. هەڵبەت لەم ئەخیرە پەیوەندەکان زۆر لاواز بوون لەبەر ئەوەی هەندێ ئەدعات هەبوو لە لای ئێرانەوە کە پارتی پەیوەندی لەگەڵ دژمنەکانی تی هەیە و پەیوەندی هەیە لەگەڵ هەندە سەرچاوە کە ئێران بە دژمنی خۆی دەبینێ. بینیمە قسپەکانی ئێران بوو هەولێر و ئیتر لەم بابەتە هەروەها حکومەتی هەرێمیش چەندین خەڵکی ئێرانی زیندانی کرد بە تومەتی جاسووسی و ئەملا ئەولا، بەڵام هەمویان بە سەفقات ئازاد بوون کە چەندێکی ڕاچوە ڕۆشتبە ئێران کۆمەڵە زیندانی ئیرانیش لەگەڵ خۆی ئازاد دەکرد و ڕەوانەی ماڵیان دەکرد. زۆربەی ئەو زیندانیانە هەڵبەت حکم درابوو بە تۆهمەت تەجەسوس و 20 ساڵ و 25 ساڵ و ئێعدام و ئەمە هەمووی دەرچوو، یعنی هاوڕێچک و هیچ نەبووە و هەمویان ئازاد کرد. ئەمە بۆمان دەردەچێت کە پەیوەندەکان زۆر لاوازن، زۆر لە وەزعێکی خراپدانە. بەڵام پارتی هەموو جارێک هەوڵی داوە، مەسعود بارزانی هەموو جارێک هەوڵی داوە پەیوەندەکانی خۆی دووبارە دروست بکەتەوە لەگەڵ ئێران، بەڵام ئێران دیار بوو زۆر باوەری پێ نەبوو. مەسعود بارزانی پێش 6 ساڵ ئەوە زانەیە پێتان دەڵێم، پێش 6 ساڵ مەسعود بارزانی داوای کرد کە سەردانی ئێران بکە و ڕابەری گەورەکەی ئێران خامنەئی ببینێ و لەگەڵ چەند بەرپرسانی تر. ئەوە بوو جوابەکە، ئەوە بوو هات کە دەتوانێت بێت، بەڵام ڕابەر ناتوانێت بێنێ، ناتوانێت خامنەئی ببینێ. ئەوە پێ دەڵێن ڕابەر، بێ منیش ئەو شێ بەکاردێنم، ناتوانێت ببینێ. ئیتر مەسعود لە میدات ڕەدی کرد. دوای ئەوە زۆر هەوڵیدا لەم 6 ساڵەدا 4 جار مەسعود بارزانی هەوڵی داوە خامنەئی ببینێ، 4 جار، بەڵام خامنەییان ڕەتی کردووە ببینێ. بەڵام لەم 6-7 ساڵەدا چەندین جار ئەردوغانی بینیوە، یان کوڕەکانی چوو لە ئەردوغانیان بینیوە. مهم ئەو بۆ ئەو ئەوانەی تورکیا و ئێران زۆر گرنگن، ئیتر هەر خزمەتێک کە بێ بۆیان دەکە کە بتوانێت پێگەی خۆی لە کوردستان بەهێز بکە. هەڵبەت مەسعود ڕازی نەبوو بچی ئەگەر خامنەئی نەبینێ. هەموو جارێک وتوێتی من ئەگەر بڕۆ بێ خامنەئی بینم، هەموو جارێک ڕەفزی وەرگرتووە و نانهێشتووە خامنەئی ببینێ و ئەویش نەچووە، نێچیری نردووە. نێچیر زیاتر توانیەتی پەیوەندێکی باش لەگەڵ ئێران دروستکە. من لێرە باسی لاوازی مەسعود بارزانی دەکەم بەرامبەر ئێران کە داوای دەکرد خامنەئی بینێ. ئێستا بە چی ڕازیە؟ مەسعود بارزانی بە چی ڕازیە و ڕازیە کێ ببینێ و استقبالی بکە؟ بینیمان دوێنێ و ئەمڕۆ پارێزگاری ورمێ یان پارێزگاری ئازەربەیجانی ڕۆژئاوا هاتوتە هەولێر. پارێزگاری ڕۆژئاوای ئەزەربەیجان، ڕۆژئاوای ئەزەربەیجان هەیە و ڕۆژهەڵاتی ئازەربەیجان هەیە و ورمێ لەو ئەو مەنتەقەیە پارێزگای ئەوێ هاتووە، پارێزگاری ئەوێ هاتووە هەولێر بوو سەردانێک بوو. یەک مەبەستەویش گرنگیەکەی مەبەستەکەی ئەوەیە کە ئەوانەی دەچنە ئەربعینیەت الحوسەین، یعنی ئەو چلەی حوسەین لە کەربەلا و نەجەف کە دەکرێ،
خەڵکی ئەو منطقەیە ڕێگای حاجی و عومرانیان بوو نێزیکترە کە بچنە خوارەوە و داخلی ئەوێ بن بێنە هەولێر و لە هەولێرەوە بەرەو کەربەلە و نەجەف بڕۆن. ئیتر هاتووە ئەوە بوو تەنسیخکردن لەگەڵ حکومەتی هەرێمیە گەل پارێزگاری هەولێر کە ئاسانکاری بکە. هەڵبەت پارتی هەموو دەرگایەکی بۆی کردەوە و ئامادەکاری بوو دەکە و حتى پارتی ئەوەشی پێشنیار کردووە کە ئێمە بە پاس و سیارەی خۆمان لە حاجی عومران ئەو خەڵکە دێنین تا لە سنووری هەولێر دەردەکەین بەرەو کەرکووک و بەغدا. خواردن، پاس، هەموو شتێک لەسەر حسابی مەسعود بارزانی. ئەمە هەمووی پێشان دەدا کە ئێمە خزمەتکاری ئێوەینە، نوکەری ئێوەینە و ئامادەین هەموو شتێک بۆ ئەو خەڵکە دەکەین ئەو گەشتیارانەی ئایینی پێ دەڵێن، گەشتیاری دینی کە دەچنە شلەکەی حوسێن. هەموو شتێکیان بۆ دەکەین. هەموو شتێک ئاسانکاریەک و بەسەرسەر و بەسەرچاومان بێن، بەس مەرحەبایەمان بکەن. یعنی سێکە پارێزگاری ئەزەربەیجانی ڕۆژئاوا هاتووە کوردستان کە ناوی ڕەزا ڕەحمانیە هەمومان بینی، پارێزگاری هەولێری بینی، سەرۆکی حکومەتی بینی، سەرۆکی هەرێمی بینی، مەسعود بارزانی بینی. وەرە پارێزگەهێکی بچووکی ئێران بێتە هەولێر، پارێزگاری هەولێر، سەرۆک حکومەت، سەرۆکی هەرێم، سەرۆکی پارتی مەسعود بارزانی هەمووی دەستیانە سینگیان بدەن و بەڵێ ئەس بەنی فەرموو ئەتۆ ئەمر دەکەی. مەسعود بارزانی پێش 6 ساڵ کە دەیویست بچتە ئێران و خامانەی بینێ وتی ناتوانێ ئەو ببینی بەڵام دەتوانێت ئەوانیتر ببینی، ڕەزی کرد. ئێستا بە پارێزگارێک قانعە، بە پارێزگایەکی بچووکی ئێران قانعە بیبینێ و لەگەڵی دانیشێ. ئەمە دەلیلی چییە؟ ئەمە ئیثباتی چی دەکات؟ ئیثباتی ئەوە دەکات کە لە کەوتونەتە عەرز بەرامبەر ئێران، پێڵاوی ئێران ماچ دەکەن، بەس مەرحەبایان بکەن، بەس وازیان لێبێنن. یعنی وەرە مەسعود بارزانی ئەمە 3 ساڵ بوو 4 ساڵ بوو تا باوەڵی بینی. نەیویست، نایەوێ هیچ سەرۆک حیزبێکی تر ببینێ، نایەوێ خەڵک ببینێ، نایەوێ گوێ لە خەڵک بگرێ. بەڵام پارێزگارێکی بچووکی ئێران دێت، خۆی و کوڕی و برازای و محافظی و حکومەتی هەمووی دەخێتە خزمەتی ئەوان. ئەمە دەلیلی ئەوەیە کە ئەم کەسە، ئەم حیزبە بە حکومەتەکەیەوە حکومەتێکە ئامادەیە هەموو شتێک بکە لە پێناوی مانەوەی خۆی. ئامادەنین لەگەڵ خەڵک دانیشن، ئامادەنین لەگەڵ خێزانی شەهیدان دانیشن، ئامادەنین لەگەڵ نوێنەری مامۆستایان، نوێنەری فەرمانبەران دانیشن. بەڵام پارێزگارێک هاتووە بۆ ئەوەی کە گەشتیاری ئایینی بێنە هەولێر و لە حاجی عومرانەوە داخڵ بن، هەر هەمویان خۆیان ڕیس کردووە یەک بە دوای یەک، پێشوازی لێ دەکەن و هەرچی لەتوانایە ئەڵێن ئێمە ئامادەین بۆ ئێوە بکەین. ئەمە ئیثبات دەکە کە مەسعود بارزانی هیچی بەدەستەوە نەماوە، هیچی نەماوە، نە لە ناو کوردستان، نە لە عێراق، نە لە دەرەوەی عێراق کە خۆی پێوە ببەستێ. یعنی ئەمە ئاستی لاوازی ئەوان بۆ ئێمە دیار دەکات. مەسعود بارزانی من پێت دەڵێم، لێرەشەوە پێت دەڵێم، پێگەت نەماوە، نە خۆت، نە حیزبەکەت، نە حکومەتەکەت، نە لە عێراق، نە لە کوردستان، نە لە دەرەوە، نە لە ئەوروپا، نە لە ئەمریکا. مەسعود بارزانی با پێت بڵێم چەندین جار سەفەری ئەوروپات کرد، ئەمریکات کرد. بینیت کە دەچوویتە ئەمریکا بە پارە وێنەت دەگرت، کە دەچوویتە ئەمدا ئەوە لەگەڵ ئەم کۆنگرسمەنە و لەگەڵ ئەم کەسە و شۆت دەکرد و وێنەت دەکرد لە داڤۆس، لە فرانس شوێنە، هەموو شوێنێک. چیت بەدەستەوە هێنا؟ چیت کرد لە وێرانکردنی ئەم هەرێمە زیاتر؟ کێ بە قسەی تو دەکات؟ کێ قیمەت بە قسەی تو دەدا؟ کێ بەهایەک بە قسەکانی ئێوە دەدا؟ کێ بەهایەک بە سەردانەکانی تو ئەدا؟ دەستکەوتەکانی خۆتمان پێ بڵێن مەسعود بارزانی دەستکەوتەکانت چی بوو کە دەچێت دەرەوە؟ مەسعود بارزانی چی دەستکەوتێکت هەبووە بۆ هەرێمی کوردستان؟ بۆ حکومەتەکەی خۆت، بۆ خۆت سیرکە لە چ وەزعێکدای پارێزگایەکی بچووکی ئێران دێ هەمووتان لە ڕیزە ئەوەستن پێشوازی لێ بکەن. ئەمە نیشانەی چییە؟ کە ئێوە لە کۆتایی ژیانی سیاسی حکومڕانی خۆتانن. وەک ئینگلیز دەڵێن the game is over.
یاریەکە کوتای هاتووە هەر ماوە سەعات سفرەکە دەست پێ بکە و پێتان بڵێن بای بای. هاوڕێیان ئەم بابەتە بە پێویستم زانی کە باسی کەم، بەڵام من یەک خاڵی تر بە بادینی دەڵێن بۆ دەڤەرا بارزان خاڵێکە گرنگ دێ بەها بێژم ئەو کەسێ تەین یەتنە ڕازی پارتی یان خونێزیکی پارتی ناکردنا نابنە پارتی دەڤەرا بارزان و شێرازێ و بەهدینا و vê منطقه هەنیێ پلانێکی هەی ئیشلایê partî ve kûmeka kur û kiçet ku yetînan ke perwertê wan e wan kar dikin. Ew çi dikin? Ewan kiça teklîf dikin ku biçin gel mecmueka her êkî bûdatin. Kesê nerazî, kesê ku ne partî, kesê ku partî hez kir bênet navxwe bû pêgeha wan ji ber hevbijartina peywendiyê pê bikin. Gel bavin. Ev hemî rêka jî kar bînin. Aşık bît, evînî bît, seks bît, çi bît. Bikin wan genca bêxne şûkê xwe da û talhê xwe da û piştî belgal ser bigirin da em bişên bejnawa kerem bikin werin. An dê bine kûyda û ebdê dibê hizbê an ev çêt hewayê destê me da. Ev wan hindekî çêtwayê teyn yewlet dikine. Her wa hindek kur jê teyn peywendiyê hindek kiçet hinde bine mala bikin, hindek aîla bikin ke dîrin ji partî û nevên bibine partî û nêzîkî wan yên pêgehekî cemawîrî hey hewl didin pirêka Instagramê neyreka gelek tiştê dî peywendiyê kiçeka bikin, jineka bikin bêxne şûka xwe. Her çende ez wê bawerê de me xelkê xwe diparêzî va tişta dizanît eva yariya bes bo agahdarî hewa ez ê vî tiştî dibêjim ha. û belgejê destê me de hey ku wan ev tiştê kirî bi taybetî li diyana li Barzaniya kirî, Mêrga Sûreya kirî, vêca haşxwe bin ev planê partî û parastinê yê ku gencet me, xwişket me, kuj bin, kur bin, bêxine hinde xeletiya da piştî hîngê we xeletiyanî şawa bikin, wan kar bînin bû meremên xwe yên hizbiyet teng û siyasiyet pîs. Hevalek bin, xwişket bin, bibînin xêr û xurşêda û rûjeka xweş.